لە لووتکەی سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا داواکاری فەرمی بۆ هاریکاریکردنی پەنابەرانی سووریا لە تورکیا پێشکەش کردو. وەزارەتی دەرەوەی تورکیاش ڕای دەگەێنێت بڕیارەکانی لووتکەی یەکێتی ئەوروپا بۆ هاوکاریکردنی وڵاتەکە لە پرسی کۆچبەران دوورن لە هەنگاوی چاوەڕوانکرا و پێویست. لە کاتێکدا لووتکەی سەرکردەکانی یەکێتی ئەوروپا بەردەوامە دوای خستنە ڕووی تێڕوانینەکان لەبارەی تورکیا، ڕاگەیەندراوی لووتکەکە سەبارەت بە تورکیا بڵاو کرایەوە. لە ڕاگەیەندراوەکەدا سەرنج خراوەتە سەر ئەوەی کە کۆنسەی ئەوروپا تاوتوی ڕەوشی ڕۆژهەڵاتی دەرەی ناوەڕاست و پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا و تورکیای کردووە. دەخت لەوە کراوەتەوە کە سەقامگیری ڕۆژهەڵاتی دەرەی ناوەڕاست پێشخستنی پەیوەندیەکان و هاریکاری لەگەڵ تورکیا لە بەرژەوەندی استراتیژی یەکێتی ئەوروپادایە. لە ڕاگەیەندراوەکەدا بە شێوەیەکی ئەرێنی پێشوازی کراوە لە هێوربوونەوەی گرژیەکان لە ڕۆژهەڵاتی دەرەی ناوەڕاست و بە پێویست زانراوە ئەم هێوربوونەوەیە بەردەوام بێت بە جەختکردنەوە لەوەی کە یەکێتی ئەوروپا ئامادەیە لە زۆر بواردا کە بەرژەوەندی هاوبەشی تێدایە لەگەڵ تورکیا هەماهەنگی زیاتر بکات. دووپاتی ئەوە کراوەتەوە کە سەرکردەکانی یەکێتی ئەوروپا لەو بابەتانەی کە بەرژەوەندی هاوبەشی تێدایە وەکو کۆچ و تەندروستی و کەشوهەوا و بەرەنگاربوونەوەی تیرۆر و پرسە ناوچەیەکان ئامادەکاری لە سەراستی باڵا بۆ دیالۆگ لەگەڵ تورکیا دەکەن. لە ڕاگەیەندراوەکەی لووتکەی سەرکردەکانی یەکێتی ئەوروپا داهاتووە ئەنجومەنی یەکێتی ئەوروپا داوا لە کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا دەکات بەبێ دواکەوتن پێشنیازی فەرمی بۆ تەمیلکردنی دارایی ئاوارە سووریەکان لە تورکیا و ئوردن و لوبنان و شوێنەکانی دیکەی ناوچەکە و ئەو کۆمەڵگانەی کە میوانداریان دەکەن پێشکەش بکات. لە بابەتی چارەسەرکردنی کێشەی قوبڕیسیشەوە یەکێتی ئەوروپا ڕاگەیاندووە کێشەی قوبڕس لەسەر بنەمای یەکێتیەکی فیدراڵی دوو کۆمەڵگەیی لەسەر بنەمای یەکسانی سیاسی چارەسەر دەکرێت. هاوکات لە ڕاگەیەندراوەکەی سەرانی یەکێتی ئەوروپا داهاتووە ئەنجومەنی یەکێتی ئەوروپا لە ئاشتی و سەقامگیری ناوچەیی بە شێوەیەک کە لەگەڵ بەرژەوەندی هاوبەشی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا بگونجێت چاوەڕوانی ئەوە لە تورکیا و سەرجەم کاراکتەرە سیاسیەکان دەکات کە کاریگەریەکی ئەرێنیان لە چارەسەرکردنی کێشە ناوچەیەکاندا هەبێت. لە بەرامبەر ڕاگەیەندراوەکەی سەرانی یەکێتی ئەوروپا وەزارەتی دەرەوەی تورکیا ڕاگەیاندووە بڕیارەکانی لووتکەی یەکێتی ئەوروپا بۆ هاوکاریکردنی وڵاتەکە لە پرسی کۆچبەران دوورن لە هەنگاوی چاوەڕوانکرا و پێویست. یەکێتی ئەوروپا ساڵی 2016 لەگەڵ تورکیا گەیشتنە ڕێککەوتن لەبارەی پابەندبوونی بە میوانداریکردنی کۆچبەرانی نایاسایی لە بەرامبەردا بڕۆکسل هاوکاری دارایی پێشکەشیان قەرە بکات. لەو ماوەیەدا تورکیا چەند جارێک داوای پێداچوونەوەی بەو ڕێککەوتنەی کردووە و یەکێتی ئەوروپا تۆمەتبار دەکات بەوەی کە وەک پێویست پابەند نەبووە بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکەەوە. ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا لە کۆبوونەوەی لووتکەکەدا ڕایگەیاند سەرکردەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕێککەوتون لەسەر پێشکەشکردنی 3 ملیار یۆرۆ بە تورکیا بۆ چارەسەرکردنی پرسی کۆچبەران ئەوەش ناڕەزایەتیان قەرەی لێکەوتوتەوە.